ئێمە گروپی خوێنەری بچووکین گروپێکی خۆبەخشینەوە خزمەتکردنی مناڵان بە شێوەیەکی گشتی بەڵام لەم ڕۆیا بیرمان لەوە کردەوە کە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتە پێویست حەزمان کرد ئەمڕۆ خزمەتێ بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بکەین بۆیە چالێکێکی هاوبەشمان لەگەڵ ڕێکخراوی دەنگی ئۆتیزم ڕێکخستووە ویسپان دیارەک پێشکەش بەو مناڵانە بکەین کە جۆرێکی خاوەن پێداویستی تایبەتن و لەم ڕۆژەیە پێویستیان بە ئاوەڕ لێدانەوە هەیە لەلایەن کەسانی خۆبەخش و خێرخوازەوە.